ئەحمەد محەممەد وڵاتیەکە ji Helepçeya Başûrê Kurdistanê ku ev 35 salê wî ne di vî karî de ye temenî wî 62 sal e dibêje ez dikarim rojane ji 20 hetanî 25 kevirên bi vî rengî çê bikim ji bonî ku bikim dîwar û lê bikim hemokî me behseke sûdên xwe yê ciyawaz hene. Lê dibêje rast e zehmet e ku tu bişkîne û tu bikî kevir û tu wa bikî dîwar blok jî mirov dikare çê bike lê blok heyayî zêdeyî 5 salan derbas nake lê ev berd xwe gelekî baş digire û gelekî stûne ji bonî ku tu bike dîwarê mala xwe. Îcar di nava fîçera me de em ê bêhtir nas bikin. من ناو محمد محمد سعيد خور خالقي رجالاتي كردستان تمنم 62 ساله 35 ساله ليره من اما كارم ايش مامي ام ايش بردان قريب ام بردان كم هنري ام ايش بم بردان كري ببدي رش ناكري ببدي تشرمو كم ناكري فقط بم بردان ام بردان ايش هسيان ام باشن هسيان شخ ما كان هس او هر باشترن ودي امانه ام بردي كوانه باشن بو ديوارك اي والله قرت شيء بداي اجو بداي طفالو بداي بلوكو او انا خيله قرت ام بردان دروس كاين قياس بقايا يا دروس كاين اگر ام برد دروس كربي او اگر 15 بي او هر شيء بي مشكله مش شيء مشكله كاين فقط اري اگر 15 بي تا ام سرقه وسرقه 15 بي 16 بي ابي 16 بي بۆ دیوارەکە جوان دەرتێتە لێ ڕۆژانەیەکەین ئیشەکەین کاری ئەمە سنگینە بە دانەیی ناتوانین چونەبی ئەم بەردانە ئەگەر چاک دروستیان کەیت ئاخرەکەی 20 دانە بەر دروستەکەی نەقاڕیەکەیت یعنی فرە ئیشکەی 25 دانێ بێ بۆ کرێکا دەری نایەوە یانی ئەتوانیت فرەتر دروستەکەی ئەگەر کەسێ بێژی وەڵام من گوێ ناماوە هەنوە دروستکەن دروستکە 50-60 دان دروست دەکەیت فقط بەردێ نەقاڕی جوان بێ ئەبێ ئاخرەکەی 20 دانێ نزیکەی 25 ساڵ تەمەنی ئەم کارەکەم لەمە بەر 10 ساڵ نزیک کاری بلوک و ئاجۆر خشتم کردووە خۆڵکی ڕۆژاوای کوردستانم ئەمە کارێ هونەریە کارەکەی قەشەنگێ ئەوە فقط لەگەڵ بلوک فەرقیان هەست ئەمە 100 ساڵ 200 ساڵ ئەمێنێتەوە حیچی لێ نابێت فقط بلوک 10 ساڵ لە شوێنە داینە ئەبێتەوە خاک فەرقیان ئەمەسێ ئەمە محکەمترە و فێنکتەرەوە بۆ زمسان فێنکە بۆ هاون فێنکە بۆ زمسانی جگەر بێ کاری برد ڕتوبەتی نییە نمادومانیە نەمانێ ئەم کارە ئیشە گێڕاتەوە بە زمانی قەدیم خۆڵک بە ئەمە حەز دەکات ئیشکەی بە ئەمە ئیشە حەزەکات مردم خەرجەکەی قورسە وەلی کارەکەی قەشەنگە تەمیزترێ نزیکەی 10 ساڵ ئیشی بلوک و خشتم کردووە وەڵا کاری بلوک و خشت ڕاحەتترە لە کاری برد من 20 ساڵ علاقەم بوو بەم بە کاری هونەری علاقەم 20 ساڵ بەم کاری هونەری کارەکەم من دە 15 ساڵ لە عێراقا کاری ئەم کارەکەم ئەم کارە هونەریە لەمە بەر کەمتر بوو ئیسە زیاتر بووە ئەمانێ ئەم کارە زیاتر بووە ئەمیشێ لەمە بەر کەم بوو هەزاران نەفرێک لەم ئیشارە کردیسە تەواو ئەم ئیشە نەکرد حوصل دانە 800 دانە بود دانم وەلی بەم بەردانەی سەیە بێژم دوو ڕەدیفم دانیاوە تا ئەو لا ئیسکلەتەکە بێژە 100 دانە بەردم دان نانیاوە وەلی 800 دانە بلوک دانم
20 متر دیواری خشتەکەم